الو كيف انت شلوني مقربا اقول له ماشن هاك الجان واساس موشن كاملا بيك وشن بيالك اه اه نقص حالم بقبا زول بس دقات الدكتور شلون بقمري من علم صوتا لدولاري من هاي خدا لوانجر برانا خير چییە ئەم شەی ژەڕۆیت؟ طبعا دەست مەدەرێ موعد ما يا من ماویدی چی؟ موعد قمار ما يا باشە تۆ بۆچی واز لە مەهدی عومەرە نانی ها؟ بەخوا سەر دەکەن بە قوڕە هۆڵی کوڕی باش لە ئیبتیدای پێکەوە بووین فێری قوماریان کردی بۆی کوڕی باشن خیناکە خۆمە قمار لەسەر پارەی ناکەین لەسەر چای دەکەین دەدانیشە دەچێ لە ناومانە بە منەوە کچە زەعیفەین دەدانیشە هیچ عیبتان نییە و وازم لێ بینن دوای هەموو زوو دێمەوە چاری سبەرێ لە مالێمە چواری چی حیامان چووە بەخوا مەحسووم خانم دیەیدەوە چێکە حامید هەموو شێ چوار بەلار و لەنجەیەوە چاری بانیێتەوە حیامان چۆ دەدانیشە ماسووم خان پیاوەکەی یەکەم ساختە چییە؟ ئێوارە دێتەوە بەخۆ بە دوو عەلاقە سەرچیاوەندە هیوایەتی نییە چونکە خۆ خەریکی قوماری هەموو کەسێ بە خراپە بینیت بەس تەماشایەوەی دەکەن تۆم جێری چیەوە؟ دەدانیشە حامیدیان پیاوی چاگو ئەم شۆ بەجێمان مێڵە دوو زەعیفەین چۆن دڵت دێ بەجێمانێڵی قومار ئەمەر مەهدی دەدانیشە سەرێ بە قوڕاچێ دەدانیشە پیاویان پیا و تۆ بێوانە لە ناو ماڵ و مناڵیا بێ بۆ ماڵ و مناڵ بەجێڵیت خیناکە غەلەتم کردی ئەمن ها؟ عارەقی دەخۆم نێرگلەی دەخۆم چم کردی ئەمن لە دوو ژنانم حامیدگیان بە قوربانە بم ئەم شۆمە چۆ دەرەوە وڵای حیامان چۆ لە گەڕەکە مەحسووب خان منی دیوەڵەوە چی حامید هەموو شێ چاری بانیەتەوانێ بە قورعان گریانم مێ بۆ خۆم خەفەت بۆ خۆمەکەم چی لە پارەکەم چی لە ماڵکەم کە پیاو سەر چاوی دڵ ڕوو نەبێ پیاو لەگەڵ تادانە نیشێ بابا موعدم دانەیە لەگەڵ مادیە من نابێ دەڕۆم دوای پێدنێ ئۆمەر دەن لە ژینە سێناوی بێت درێ قومار سەرەتان دەدانیشە قوماری ناکەم لەسەر پارەی ئەمن لەسەر چایەکە لەسەر چلۆیە سێوە چۆتەوە ئەدە تۆژە موبایل و لابا من ئالە ناو کیا دانیشم ئەوە خەریکی موبایلە میشە لە قازی کەرم بۆ خۆم نازەم سەی چی بکەمە تا بەیانی ئەوە پشیلەکە لۆ دەکەم خۆ لەگە پشیلێ مەشغولکە چاولێ نایانم بڕێ بشۆ دانیشە لە ناومانە بە داکرێ نەڕۆ یەک دقە تەلەفۆنە مهدي هلا مهدي حياتم ديم حاضرة مسموعك أو غنية لو سلازة يعني بسامتوها سردمي بيم ناخذتوها حاضر كامل مواصفات أو ديم تو عالم بخراب أبيني واني خوبة باش أبيني إذا بين باوكو كان شتى بارا من برا روحي بابا تنتبه أمريكا بس بحالة تنتبه $100 مرة دوسات سيس كل سياسة سيس بينا قلايك يا بينا بينا دايما قمار السخي تبعاتي لما هو زيادة شيء يا بابا بو خود حمية صار دورين حمو لو خود إما ليسنين باشر حمية دورين يستا لا دورين بحياتي ولا سفارين ممكن مهدي عمر سر بقراي خوش بيت داني شنال ما بشوبري تمام دروام زياتريش تخوا حالي ميتين شخصيات ما شلنا برادر الكلام علي ما شاء الله بوتو شخصياتي هيا بهوي قمارة وانية أكبر الشخصيات ما يامن داني شنال بري تمام دروام زياتريش أقعد على ختامي زودي ما تساري بيني لمالي ما لسان شوان بقماري من علم صوتا لدولاري من باوەنە کەی باوێن هێز و هەناوم ئەو تیرەی هەویشتت لە جگەری داوم نەعیمە نەعناعە کچە نەعیمە دەوەرە لەنجەولار ئەوە چییە دیسان؟ چییە؟ بۆ شوێوە خۆ وەڵڵا خۆم حازر پیت و قۆز کردووە دیسان بۆ شوێ ڕۆی ئەزانی چییە؟ وەرە پێش فاتح 4000 تەلەفۆنی کردووە ئەو برادەرەکەم هەیە مەهدی سەرڕوتەکە ئەویش 2000 تەلەفۆنی کردووە ئەچین دانیشین بۆ شوێ من ئەوە خۆم حازرەکەم بم بە بۆ بازار بازاری چ؟ ئەچ بۆ بازار شتم پێویستە ئەی دوێنێتم بردە بازار دوێنێنێتم بردە بازار بۆ شوێ ڕۆی دیسان بۆ بۆ قمار بۆ مەنعمەکەی بەڵێ تو بەڕاستە ئەم قسانم هیچ لەگرەکەی ناکەی ڕۆژێ دوان سیان
بەسە نا عیب ناکەم دێ زام چ دەکەی عیب عیب هەموو سەرسپی وە کابرا ئەوزە با سەرم سپیبی بۆ ئادەنگت بەسەر مندا بەرزەکەی ئەدە تو بۆ ساوز دەخەکەی لە تۆ کچێ نعیمە ئەوە تۆ پاڵم بدەی ها بەڵێ دەستت دەشێنم ئەو جارە پاڵ حەدێ نەبێ بڕە بەولا یەک شەقت لێ بکردم بۆچی بزمان لە ئەردێت قەیم دەکەم ها ئەو جارە چاوت زەق نەکەی لە من دەست لە بۆ من درێژ نەکەی حەدێ نەبێ بڕە بۆ دۆ دەوەرە دانیشە 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 وەس وەس قسەی نەکەی قسەی نەکەی چاوت زەق نەکەی کسێ ئەگەر قسە بکەم چیەکەی دەوت دەشێنم حەدێ چییە ئەوە من دەڕۆم دەتوش بزانم چیەکەی الله بالله تۆ بەستەغفر الله ئەو سەرەی بردە نەیهێنیەوە خوایە بۆ خاتری پێغەمبەر دەنا هەرچی یاریە بیدۆڕێنی خوایە هەرچی پارێن بیدۆڕێنی هەرچی وەرەقەی جۆکەرە لە دەستا بتۆپێ نعگیان چۆنی دووچەنی سەمیرە گیاندەنگ و باسە باشی بەخوا باش نیم ئەکچە بچکۆل چۆنە دەسە ماچەکە وەڵا باشە تۆ چۆنی خوا هێ طبعاان لێکێ باوکی ببینێ ئەو یەتەوە نووسووە ڕوا نووسووە ئاڵێم نعگیان شتێکی پێڵم توخوا دڵ عاجز نەبێ بەشکەم بە عومەری مێردە بڵێ ئەوە تەلەفۆن بۆ ئەو مێردەم نەکابی با بە قومارخانە دەبەخوا ئەویشەڵێ هەر ئەو تەلەفۆنم بۆ ئەکا وازم لێ نایەنێ ئەیڕ وەڵا هەرەوەی تۆ تەلەفۆنەکە چۆن گیرۆ بین بەخوا ئەم شەو کول و کافل لەو پیان پاڕاوینەتۆ من و ئەو کچە نەڕواتە دەرەوتی هەرە ڕۆ نەوەڵی نازانم چی بکەین سەمیرەگیان بەخوا منی شێت بووم بەدەستیەوە ئەو مناڵ ئەو کچە بچووکەم دوو مانگیشە بێ باوکی نەبینیوە بە ساقەوم نەعگیان دڵێ نێشیە ئەروەڵا بەشکەم تەرکیە چی بکەم ڕاستەکەی بەخوا منیش وەزم نییە بەدەستیەوە نازانم چی بکەم هەر حەیامان چووە لە گەڕەکە هەموو خەڵک ئەزانێت بەخوا هەر بەواگەم جوابی دراوسێ بەمەوانێ هەر حەیام چووە هەر پینۆپەڕۆی بۆ ئەەکەم بۆ پیاوەم ئەروەڵا بە ساقە بم ئەوە چێشتم بەسەراگرەوە نەعگیان دێ خوال لەگەڵ خوافیز بێ بە قوربان خوال لەگەڵ خوافی سبێ خوافیز شوێنە کاکە کەس حیلێ نەکە ناکە سیخەم بۆی نییە ئەوە حیلە باز دیارە زۆر گورەوڕە بۆ هەرایەک لە مای دنیا هەستا بوو خۆ بەڕاستە لۆ وەڵا بووم بە پیاسەی ئێ مردمان چ بیمەمە گۆی ژە و ئەولا بین بۆ ئێ وەڵا دەستم کرد پرچیم کرد سوڵاندم لە پەنجەرە فرێمدا دەرێ پەنجەرە پیڤیسیەکەمان شکە ڕێتی من تێک نەدەی کاک ڕۆژی ئەمە ناتانم ڕاستی قماری نەکەم دەمرم دەخێنم تێکەڵ بووە ئەمێن جەماعەت یەکەم جارە لە ژیانمدا خێزانم هات دەستی ئەو حالێری خۆی گرتێ چاوی لە من زەخت گوتم چیەوە دیسان دەستی لە بۆ قمار گوتم مەجال نەدێ کوڕە هەرەوە هەڵم گرت و ئەو هابت قەنەفەکەم دادا گوتم هەردوو چاوت دەردەینم ئازایە 32 دانت دەشێنم زاشکە منم منەگەر قماری نەکەم هەر ناژیم ناتانم نا کاکە ناکرێ بێ قمار زارە من لە دۆڕێنم هەردەمرم سەر و گەڵای چینانێ سێڵە کاکە منەچەند سێریاکەم کێشەدان زۆرە بەس خۆمی سراحەتم بگرە ژنم نییە ساڵتم ئەمە بوو کێشەم وەڵا زگورتیە تومەلی چیەوە بەزەوە زۆر حیلە باز دیارە ئەمە حیلی لە مکردیە چەندیش سێریەکەم فەرموو زەی سقینیە نانە مەجال نەدەنە ژنی ئێ مەجالیان نەدەنێ لەکە خێن زۆر کە قماری دەکەم نییە واز دەکەم ئەم دنیای خۆمە زۆر جوانە ئافرین تو لە وەرە قیرا ناچێشی نابێ ئەمە نایتم داخە دەبێ وەرە خێر ناچێش کەس لە حواڵی نەکە قبول ناکەم عسابە مامن نابی یارەکەش نەوەتێکە بەخۆم عسابەمە قبول ناکەم عساب و مەسابە نیە لە گەمەکردن هاوەڕەکەی وەرە خێرا بەستە وەچی و دەنگە دەبارەکە بکەین نابینی یاخە دەوێ ئیشەکەی تێکدا قینەکە جوای مەلۆ على طول هذاك دڵی مەشکێنە بەقل بەندی ڕژدی مرتاحە زگورتی تاحم زۆر وەنیە کەس محاسبەت ناکە فرۆدە ڕای
ڕاکێشە کات لە ماڵێ بە شەڵاتیاتی لەگەمە زەقیمەتێک بدەیت وسەیتر نێوەچی من ئەمن لە مالە دەرم بێدەنگ ژنەکە لە قسەی ناکە هیچ ناموچی بە کاسمانی دەبڕێت ڕاکێشە دی ڕاکێش ڕاکێشە بلیمە تمام کرد دابەزم وانە تاو دابەزە چۆن دانتریم شکلی بەهی لە هەواڵەت وەدای جۆکە لاگەڕم جۆت بێنە دەزام لە وێنان کاکە حیلەی مەکە تەماشای دەستی یەکتری مەکە وەرە خەدراششە کا وەرە خەدراششە زانە فاتە ئەوە ئاخر زارکە حیلەی نەکەی ئەمن بە حیاتی خۆم حیلە نەخی آخر حیلەی نەکەی پێت دەرێت نام کردی حیلە هیچ ئەم وەرە ئەوە تەحزیرت دەدەمێ وەرە فڕێ ئەوی توێ باران باری باران باری باران باران باری بارانی کاکە جان لە شوورە نێڵە شەیکەن ئافرین تەمام مەزبوطە ئەوە چ دەکەیت و وڵا دەکەیت وەرەقت برد ناوەرەخی نابە سەری منە بۆ وەرەقە بێن ئەوە چێ شاردیتەوە چاولێ ئەو یارێکی تێ باری لەگەڵا دەری بینەدەی ئەوە دام دەدەی احترامی خۆت بگرەوە آخر زارتە بە قورعان لێت دەدەم بواکەی بە شەرەفم لێت دەدەم ڕۆژی توخوا کەس خێنەکە ئیزعازم بەڕاستی فاتح حیلەی مەکە حیلەم نەکردیە حیلەت کردیە کورا من نیمە مەهدیە کورا ئەتووی کورا مەهدیە بەس بارەکە چاوم لێتەوە چێ لە ناو خەمیسە خیال ئەو وەرەقەی دەربینە ئاگاتان لێیە ئەوە چیە ئەو دەربینە علامەت چاکەتیەوە ڕژدی بە فاتحی بلێ حیلێ نەکە بە قورعان زارش کردێتە کورا بکەچی حیلەم کردیە دەکاکە بێڵە بارەکەمان بە خۆشی بکەین بەسەر ڕۆژ بەزەوە حیلێ دەکە مادی منێکم بەسەر حیلێ نەکە بەتۆڵێ بە من ناڵێ ئەتو حیلەتی کاکە چاولێ فاتح لێت دەدەم شت ئەکبەر واحد ناتای لە مدا مەکە کاردا وەرە مەکە مەکە لە چی لێدەم ڕۆژی لێم گەڕێ مادی دەست وەرە بەدا وەرە مەکە ئای وای نەنا چاوم تەقی کەلەم لێدەم چاوم تەقی چاوم نەما کۆرە بوو ڕژدی لێم گەرە بام لێم گەڕێ جوبا چاولێ چیەکات ئەی بابە چاومە بۆچی وای دەکە مادی لە چاوم دەدەی چاوم کۆرە بوو سەر و قەشە جوانە چییە؟ دیکە و قشە بەس لە تۆ جوانە وای لێ بکەم تۆ بڵێ لێم بێ ئەرە وەڵڵا لێم دێکە جوانە تۆ سێریکە هەر ژنەکە خۆشی لە تۆ چێ خوا لە بەقدر و جواب باچی بەویست ئەڵڵاڵێت تێ تۆ سێریکە خۆشە باوکە بەخێر بیتەوە خۆش بی کسە جوانەکە ئێرە باوکە لا چاوە بە چی وایدا کە بە دەرگاوشت کەوتووی نانە هیچ نییە هیچ نییە ڕۆ چاو چێتی هیچ نییە نا دوێ داوەت دەبووم لەگە برادرە خۆشەویستەکانم لەسەر دارزێتونی بەر بۆ چاومالیان وەی ئەی بۆ ناڵێ عمەرە درێژ وای لێ کردوم ئەمە لە حەق من دێ لە سێک پەزەی دەسوورەدەم بۆیە لا چاو جوانە شەڵا دەست و قاتی بشکانەتیەتی لە ماڵە بۆم داریشانێ لە چتا بە قومان شەڕەکەت دەدیت ئەو عمەرە درێژە نیە تۆپ تۆپانە پێکرد هەر هاتو هاواری فڕی یەک پێ لە خەمێدا فڕی عمەر چییە لە ماڵە دایشە قسەی زلم بۆکە لا چاوی جوانە سێریکە دانیشتە لە سەمێزی حیلێ لە من دەکە عمەر لەوە کوپەیە سینە دەرچووە حیلێ لە من کرد لەسەر پارە شەڵتان بوو تەمان قمار سەرەکا بە قوڕا قماری ناکەین نامە سێری مەکە سێری ئۆکێە کچە جوانەکەم بۆ فلیمە بلەوەری هەڵە سوپیە ناچاوی تۆ ڕەش سپی کردوگە عمەر بۆت عمەر پێ عمەر لە حەق من نایە ناکە مادیش دیفاعی لەوی دەکرد لە منی نەکرد مادیەوە دێ وڵی مادی ساختە چی ناکە غەمتان نەبی تۆڵی خۆم کردەوە ماشەڵڵا ئەو عمەرە فڕی یاک بۆ کۆمپۆ وام کرد عمەر فڕیە لەسەر زادەی دیتیانەوە سعات چاری سوێنە لە سەوڵەکەی بوو یەک بۆکسی بەر
ئەگوێ لە فشەکانی مەگەسی وەساختت. دراماکە بکە. بعدی قەیناک لەسەر داسی اسمێت شاری شاقین فاتح والله بالله لني بتقولها ما هديك يا فاطمة يا ابو كلنا ولا ليه؟ كلنا ولا ليه ما هي؟ عمر عمر وەکەی هاتیتەوە نی ساعت دەدی نی ساعت هەسا هەسا هیچ کە مەخەوە ده هەسا ئەیاڕۆ ئۆلاتەوە بەچیوە بۆ بەقۆ شەڕی کردووە من زۆر تێرم لە فاتحم دا فاتحم پوشت کرد بەس ئەوە نییە ئەو کەسەڵەکە مەهدی ئاگەم لێ نەبوو کە لە چ لێمدا شەڕمان کرد لەسەر قومار دەزانین چییە دەستانەی خۆش بێ ڕێک بۆ منی لێیاوە نەعیمە دای لێ بنەکەم دوعاکانت هەمووی ڕاست خوا بەزیاد ئاکانم قوبڵ بوو ئای باوک ئەچی بۆ قمارکردن ئێرەم دەستیان خۆش بێ ئێرەم زۆر دۆشێ سوور بووە نەعەگیان چاکی باشی باشی سەمیرە خان تۆ چۆنی نەوەڵا من هیچ باش نیم ئەروەڵڵا ئەیڕۆ بۆچی بووە خێر عومەری مێردێ شەڕی کردبوو لە قومارخانە لا چاوی ئەو مێردە میشین کردوتەوانێ هەتا بەیانی ئاخۆفی بوو ئەیڕۆ وانەڵێیت کچێ پێم خۆشە بەشکەم تەرکیەن سەمیرە خان بەخوا ئەویش هەموو دەموچاوی برینار و شین ببۆیەوە ئەڵێم نەعا ئەو بۆ نایی ماوەیەک تۆرێن و ماڵ بەجێ بێڕین بەشکەم ئەم قومارە تەرگەن واللهی ڕاستەکەی بە قسەوەکەم نەبابە من دڵم ئاز نابێ مە خوشکیەکی نەوانەڵێ مناڵن شەڕەکەن و ئاش دەمنەوە لەسەر پارە و قومار ئەمانە کەی تەرکی ئەیەن ئاگیان لە ماڵ و مناڵ نەماوە دڵە هیچ نەکا بەخواوان هەر هەموو کات هەروان دەتۆ بە قسەم کە بە قسەم کە نەعیان ماڵیان بۆ بەجێڵین ماوەیەک ئەڵێن بەشکەم تەرکیکەن باشە دە باشە دەی دە باشە دەی قسە لەگەڵەکەمەوە دەی خوال لەگەڵ بۆ ساقم خواحافیز خوال لەگەڵ کارێکی جوانەکەی بەقوربان کاکە جان تەکلیفێکی دەکەم دڵم مەشکێنە بەخسی برای خۆ بکە بچۆ کامەر ئاشکەرەوە تەناسوڵ کرد لەبۆی ئەوە تەنازوول نیە زانی چی لێ یەکە تۆ بچی ئەوە بکەی کارێکی پیرۆز دەکەی بەقوربان بەخسی برای خۆ بکە کارێکی جوانەکەی بەخوا لە کاکە پاس ڕۆژ لە مال ناتیمە دەریان من ئەزان بەقوربان خۆش کرد لەخوا بەجاوێ ساعی بنێ چابووی جل لێ ئەوەش پێ زانی چییە کارێکی زۆر جوانەکەی بەخوا ڕاستە دڵی درێژە برا مەشکێنە دەبڕانە مشکلە نیە ڕاستە درێژە ساختە دێ عاتفیشە من پێ دەڵێم بزانە چی ئەکا بەرامبەر قەیراکە بە شەرتێ دەبی جێ بۆکسەکەی ماچکە باشە تەکلیفی لەکەم وعد بێ وعد بەڵام گوێ لە برای خۆ بگرە ما چی نەکا مشکلە نییە تۆ زانی ئیساکە تۆ ببینە ئەوە بکەیت ئەزانی چیەکە هەرتەریخە بێتەوە بەرامبەر بە جەنابێ وڵە خۆ برادرە قەدی میشە گاڵاتی ئافەرم مشکلە نییە بابڕێ فەرموو لا حول ولا باسی ئەو گەوریە دەکەم فاتح فتوحي باللي قرر مدري باللي عمر تۆ سەیری ئەمە ناکەی شەو تا بەیانی خەریکی یاری قمارە بە ڕۆژش بۆ من لە پرخەی خەوایە بەخێر نەیتەوە بۆ خاتری پێغەمبەر عمر لەگەڵ تۆمە هەسا بسم الله الرحمن الرحيم بسم الله الرحمن الرحيم كتيت لوت كرت شيتي يعني شيتم دكي
عمر قلت لي عمر. هستا فاتح گیان ئەمە نەکبەتیە بخەوە سەرێتیە کردووە دا هەستا چیم بۆ چەقچەقە یاپراخێکی جوانە پێچاوە تۆ چیم بۆ خۆمان تۆزی هەوایەکی پاگۆرەگرین دەورە دڵێ بە پیاوی وا خۆش بێ کە خوا بوو بڕێ ئەرە دەلای بە موبایلە هەتا بەیانی دانیشی چی بوو چک 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 چکەمە چاکان چۆن پێم نابێ فاتح دەهەسە پیاوەکە دەهەسە بۆ ئاوەوە چییە بخەوە چییە دەهەستا نەگبەتیە باوکە هەستەکە ئەمە لە بەدرگای چاوەڕێتەکە عمر حبيبي عمر كا عمر هاتون بۆ وایان ئازە کەلیکە غريبي دكا فاتح هاتین تۆزی هەوا وەرەگرین ئێ باشە بە ماڵی عمر و نەعەجەڵێین عمر طاقتي سيران ماما ازمر جوجا ازمر بيزار بو بۆچی بێزار بووی بيزار بو وابلي ما كابو كرم وخمار خانه ها دەمان بە بيزار مكر ئەیدەر لە ماڵە دانیشە بخەوی خراب تريش دكام وابلي كان جنيش دين بو وڵا هەر لەومان کەم بوو جنيش دين مو بيزار مكر لم كرم بازادي بجيم چێنیتەوە جن وەڵا هەردوو قاچێشکە نوشت بێنیتەوە ببي قاجن كو دبيت جنە بۆێنێتەوە زۆر جوانیشت بێنیتەوە ناكلي ببي قاج خڵفەشە جن ببي قاج نبي ئێستا نەچی بۆ سەیرانە نا چين بيزار بو تخوام حاڵە غريبي برادر كان دكام عمر مهدي كوريتساك بالخوش شرم دبي شرطية بيك دينا غرم وقمار خاني تحمل منما واي واي وقماري واي عمري برام عمري برام عمري برام كنا قز القرد قز القرد صندان وزعم خرافة كويس ليلة دنيا شيب اما براينا يعني تسيا بشرات انت بيك دينا بس تستكلي رلوها تيرا توم دي غريبي تمذكر بغيرة دا تو أبيا ولا من دي شي أتو اما لا توم ده أدي يا تو غلط كاكا أدي هسه أو كصلاة وكلك اليوم ده ما دي آه كل ما دي بوقتان كر مالي بنزل فريتك ده بخسينك ها او دراتي كر زعل او امني كرتبو اتوت بوكس من ده إيه خيناك وهاي الصورة وكلت شلتو ده بس أو نتو بيا وترى لا أول حفتك لما بيش هاد دسمي ماسكير أو دي ماسكير دسي لملمناو لقرم أشبو بس تو أشنابي هو انا اشبينا وكل براينا يسهل والله غريبي قاعده كانكم غريبي قمارة كيدكم غريبي ودكم كدم دوران ايش راحتهم ذكر نفسيا آخر زاني أشتا أو شرب لو دستي بيكر كل بيزدبوا نفس الشيء كرة توحيلت كرة آخر توحيلت كرة اما حيلم كل كل اتوحيلت كل والله درويدك كل ولا خي قمار لناس اليوم كرة درويدك ورا خيت سوا وبقصية وقصيت بيكر اما دري ذاك اكبر دروس ديال ما هذا بين ورا ما بين راوستا لكن وينك ها